ئەمریکای شۆکێنەر ئەمریکای کارەسات 2-0 بەرامبەر ئوسترالیا. ئەمە دووەم یاری ئەمریکیەکانە بەجددی یاریەکی زۆر جیاواز دەکەن، ینی ئێستاکە بەبوونی ڕاهێنەری پۆشەتینۆ یاریەکی زۆر ناوازە جوان دەکەن، قەت لەو تەسەوەڕە نەبووم تۆپی پێی ئەمریکا بە شێوازێکی وا جوان یاری بکات. ینی دەتوانم بڵێم تۆپی پێی ئەمریکا و هەڵبژاردەی ئەمریکا یاریەکی جوان دەکات. هاوشانی مەکسیکی میواندار لەوانەیە ئەوش نزی بگە لە ئەسپێڕۆژ. کاکلیس دەست یاریزانی بارسا بوو لە بەرگری چەب یاری دەکرێت. ئێستا لە ئەمریکا لە پێشتر یاری دەکات چکە بە 5 بەرگری یاری دەکات. یەکشی سەسڕهێنەرێ لەو یاریزان لەگەڵ یانەکان باش نییە، بەڵام لەگەڵ ئەمریکا دەڵێ ڕۆناڵدینۆ زۆر سەیرە یاریزانە، ینی بە تەواوی گۆڕاوە زۆر باشە دێت. بەشۆنە بیر لەو دەکات دووبارە بینێن تۆ بزانن ببێتە ڕۆناڵدینۆی نوێزارە. زۆر گۆڕاوە، بەڕاستی ئەمریکا زۆر باشە. یاریەکی تر مەغریب و سکۆتلەندا 1-0. بەڵێ مەغریب نزیک بوو لەوەی زیاتر لە 2 گۆڵیش تۆمار بکات. دەتوانم بڵێم 2 گۆڵ یاخود 3 گۆڵ. تەبان ئەو یاریزانە هێرش بەرە پێشگرانبوونی نرخەکەی بایەرن مونیخ بە شێوەیەکی فەرمی ئیسماعیل سابەری دەتوانم بڵێم ینی تاوەکو ئێستا ئەو گۆڵکاری هەڵبژاردنی مەغریبە وەکو گۆڵکار لە هەڵبژاردەکە ئیسماعیل سابەریە و هێروی گۆشی کرد فابریزۆ ڕۆمانۆ بە شێوەیەکی فەرمی پەیوەندی بە بایەرن مونیخ کرد. ئیدی دوای مۆندیال ئەم یاریزانە لە بایەرن مونیخ دەبین دەبێتە بەدیلی هاریکین. مەغریب بە شێوەیەکی گشتی تاک بە تاچی یاریزان باشن، دەتوانم بڵێم و یاریزانی ئاسایینە هەندێکشان لە لوتکەی ئاستی خۆیان، بەڵام بە شێوەی کۆمەڵوەکو هەڵبژاردن مەغریب بەجددی لەو باوەڕدانم ئەو یاریە باشە بکەن، بە تایبەت دوای ئەوەکەوە لەگەڵ دەستپێکی مۆندیال ڕاهێنەرەکە وازی هێنا یاخود دوور خراوە، بەڵام سەلماندوویەتی ینی بەرامبەر بەرازیل هەموو شتێکی کرد، بەڵام بوعێدی ئاستێکی مامناوەندی نیشاندا. ئاستی هەمان ئاز نەبوو کە بەرامبەر بەڕازیل پێشکەش کرد. یەکشت لە مەغریب من سەرنجم داوە گۆڵکاری نییە، یعنی ئیسماعیل سابەری گۆڵ دەکا، بەڵام هەلی گۆڵیش زۆر لە دەستدا. ئەگەر سەیری ئیبراهیم دیاز بکەین دەبینین لەگەڵ ئەو هەڵبژاردانە چووکە لایەنی دەستەی زۆر بەهێزنی ناتوانێت بە ئیستراحەت یاری بکاتن. و شتێکی تریش لە مەزراوی جیاوازیەک لە بینی مەغریبی ئێستا و 2022 تاکە جیاوازی ئەوەیە کە لایەنی هێرشبەری وەک 2022 نیە بەڕاستی مەترسیدار نیە وەک 2022. مەزراوی یەکێکە لەو یاریزانە ناوازانەی کەەوە یاریزانی مانچستەر یونایتدشە، یان یەکە لە یاریزانە زۆر پابەندەکان لە ڕووی دینەوە وتی ڕەنگە دوای مۆندیال و بیر لەو بکەمەوە کەواز لە تۆپی پێبێنم بە یەکجارێ و پرسیاری لێ کرد ڕۆژنامەی وتی دەتەوێت لە دوای وازێنانت لە تۆپی پێ چ بزنسێک بکەیت؟ وتی هیچ بزنسێک، وتی ئەوەندەی کە کارم کردو بۆ بژێوی ژیانم گوتی لەو باوەڕەدام کەەوە بەسم بێت تاوەکو کۆتایی ژیانم، وتی دەمێ خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزم و بمە ئیمامێک لە یەکێک لە مزگەوتەکانی وڵاتی خۆم. شتێکی زۆر جوان بەڕاستی یەک لەو یاریزانە کە بەڕاستی پابەندە چ لە ناو یاریگا و چ لە دەرەوەی یاریگا و یاریزانێکی زۆر باشە لەگەڵ مەغریب زۆر باشە.